ئێستا مهمە تەرکیزی بکەینە سەر ئەوەیە کە هەر کردەوەیەکی کوفرین یا گفتارێکی کوفرین دەرکەوت لە هەر کەسێک پێویستە تەماشای دوو شت بکەین. یەکەم ئەو بەڵگەیەی کە هەمانە پێویستە ڕاشکا و دەقێکی زەق و ئاشکرا و ڕوون بێ کە حکومەکەی لێوە دەرکەوێ. دووهەم تەماشای کردەوەکەش بکەین بە سەریحی دلالت بێ لەسەر ئەوەی دلیلمان بداتێ کە ئەوە کوفری ئەکبەرە و لێوەی دەرکەوتووە. ئەگەر وانە بوو ئیتر ئەو کاتە پێ ئوترێ احتیمال یان کوفری مەئال یان حکمە لە مەئالە لە داهاتووە پێویستە ئینسان زۆر وردەکار بێ لەو شتانە تەماشای بکاتەوە خاصەتەن لە حکمی دەرکردنی کەسێکە. ئێمە ناتوانین یەکسەر بە یەکێک بڵین شخصێک حکمی کوفرەکە دابەزێنینە سەر شخصێک هەتاکو نەزانین کوفری بووە حەکەی لێوە دەرکەوتووە یاننا. هەر لەسەر ئەوەیە کەم بۆ نمونە من لەبەرەوە یەکێکی وەکو جەعفەری ئەناسم بەناسین ئەیناسم و لە نزیکەوە ئەزانم کە کوفری وهای لێوە دەرنەکەوتووە هەتاکو من کوفرێکی عام بێنم لەسەر ئەوی تەطبیقکەم با کابرا لە مەذهبی شیعەش بێ لە نزیکەوە کە ناسیومە هەندێ برا بەجێلێتی بەنەزانێتی یان لە ڕەتفعلی ئەو کردوانەی کە ئێستا ڕوویداوە لە حکمی ئەوە لە پێش ئەوە لە دوای ئەو لە فترەی دەسەڵاتی شیعەتیە لیان لە سیرە و تاریخە یان لە دید و تێڕوانینی شیعەکانە بۆ ئەهلی سونەت لەم ڕدود فعلانەوە مەسەلەن تەماشای کردووە لە چۆن کابرایەکی وەک ئەو بە کافر نازانێ. بەڵام من ئەبێت تەماشای ئەوە بکەم بزانم کابرا کوفرێکی لێوە دەرکەوتووە یاننا کە لێوەی دەرکەوتووە ئەبێ ئەم ئەحکامانەی کە شەرحی یەکەم بزانم لەوی شاهەیە یانە من کابرام کە لە نزیکەوە ناسیوە تۆ کە نەدناسیوە چۆن ئەم حکومە بۆ من ڕاستەکەیتەوە کە بێ ئەوەی گوێ بدەیتە ئەم ئوسوڵە شەرعیانە. لەبەرەوە زۆر ضروریە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثی صحیحی متفق عەلەیه وتمان متفق عەلەیه ئەوەیە کە بوخاری و مسلم بە یەک لەفظ ڕیوایەتیان کردووە یەکێکە لەو دلیلە شەرعیە بە قووەتانەی کە لە دوای ئاەتی قەطعی دەلالە وەریانەگرین کە هەر وەرەگیرە لە وەکوهی قورئان قەطعی دەلالە بێ یان احتیمال بێ هەر وەرەگیرە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئیلا ئەن تەرەو کوفرەن بواحەن کوفرێکی زەق و ئاشکرا لەم حاکمانەوە دەرکەوت بێ کە ئێمە شۆڕشیان دژ ئەکەین گومانمان لێی نەبێ کوفرەکە سەریح بێ واضح بێ عندكم من الله فيه برهان دلیلتان لە دینی خوای پەروەردگارە هەبێت ئاماژە بە دوو شتەکە کابرا کوفری بواحی لێوە دەرکەوت بێ گفتارێکی کوفرینی کردویان کردارێکی کوفرین دووهەم دلیلمان لە قورئانە هەبێ دلیلمان لە حەدیث هەبێ دلیلمان لە شریعەتی ئیسلامی هەبێ دلیلەکەشمان پێویستە صریح الدلالە بێ لەسەر کوفری ئەکبەر بۆ ئەوی بتوانین لەسەر ئەوە تەطبیقی بکەین. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یەکەمە فەرمێ كفرا بواحا أما باسي صريح الدلالة أكا دوهم فرمي عندكم من الله فيه برهان وتبلغي شرعي صريح صحيح وكو إمام الشوكاني رحمة إخوائي لبه لأن إلى الأوطار ككتابك قوره ومشهور شرحي 6000 حديثا لمجلدي حوتم لا برسيسة الشصويق رحمة إخوائي لبه كالشيعيك زيديب ودعيه أهل السنة باسك أفرمي عندكم فيه من الله برهان أي نص آية أو خبر صحيح لا يحتمل التأويل دقيق قرآن يان حديثي الراشكاوي رونو آشكرا كاحتمال زور تفسير هالقرتنو زور ليك دانوي نبي ومقتضاه أنه أما معناي أو أبخشيم حديثك لا يجوز الخروج عليهم ناشي شورج برامبر أو حاكم دا صلاة دارانا بكري ما دام فعلهم يحتمل التأويل ما دام كارو كرد وكان يعني أو قوليك وتويانا أشيبو يعني ليك بدريتو نقل الآن منو توشو للآن أو كسانو كوا دفاعا ليكنو لبرو ضرورية ئاگادار بین لەوەی کە هەر ئەحکامێکمان دەرکرد یا کەسێک دەری کرد لەسەر مەسەلەی تەکفیری کەسێک پێویستە ئەو دوو شەرتەی تیابێ ئەوەش ضروریە مراعاتی بکەین هەر کەسێکیش بێ و زیاتر شارەزا بێ ئەتوانێت لە کتێبەکانی بوخاری و ئەوانەی ترکە ئیشارەتم پێدا زیاتر شارەزا ببێ. ئەنجا هەندێک لە ئەخیرا دێمە سەر خاڵێکی زۆر بە سەریعی باسی یەکەم بعضێک کەس هەروەک وتم پێی وایە کە ئەگەر هاتو یەکێک بە یەکێک ماوت ئەم حکومەی کوفرە ئەیگرێتەوە یان کافر بووە پێی وە ئەزانێ بە کلچی لێ بڕوێ یان قۆچ دەرکا لە بەرچاوی هەموو خەڵکی پێوەی دیار بێ بەڵام ئەمە بەڕاستی بە هەڵە تێگەیشتنە
ئەو ئیمامە بەڕێزانە کە باسی بە تەفسیل باسییان کردووە شتی زۆر عجایب و سەیریان باس کردووە. ئەوانەی لە مەذهبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بە کتێبی ابن حەجەری هەیتەمی چ لە زەواجر عن اقتراف الكبائر یان الإعلام بقواطع الإسلام کە ڕەدە لەسەر کابرایە کە بە یەکێکی تری وتووە بێ دین بێ مەذهب نعوذ بالله ئەو لەسەر ئەو کتێبەی نووسیوە خەڵکێک لای ماڵێ لە مەذهبت بەم لە دینت بەم نعوذ بالله لەسەرەوە بێت چەند شتێکی گەورە و جەریمەیەکی گەورە بێ یان ئەو کەسانی کە کتێبی کفایەت الأخیاریان خوێندووە کە کتێبێکی وەسەتە لە مەذهبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ تەفسیلاتێکی زۆر عجایبی تایە لەسەر ئەو گوناحانەی کە فعلا هەر کەسێک کردی پێی کافرە بێ. ئەگەر یعنی ئەمە هەندێک لەوانە ئەگەر هاتو یەکێک گوتی یعنی دوو کەس بەرامبەر بە یەکێکیان ئاوا قسەیان کرد لەگەڵ یەکترا و یەکیان بەوی تر وتی لا حول ولا قوة إلا بالله ئەوی تر وتی بابە لا حول ولا قوة إلا بالله نە تێرمانەکانە برسیمانەکە ئەم قسەیە خۆی لە خۆیان کوفرە. یان ئەگەر یەکێک گوێی لە بانگ بوو بە کابرای موەزینی وتی درۆکە پێی کافرە بێ. یان یەکێک ئەگەر وتی وەڵا هەر لە قیامەت ناترسم پێی کافرە بێ. یان ئەگەر یەکێک تووشی بەڵام موسیبەتێک بوو ناڕەحەتیەک بوو بەسەر خۆی یان بەسەر سەرۆت و سامان و ماڵ و مناڵی هاتبوو یان کێشەیەکی لێ قەوما بوو شتێک دەربارەی ئەوە بڵێ یان لە مناڵەکەیەدا یان بڵێ وەڵا گەرەوە ئەوەی کە بەسەر من هاتووەڵا بوو بەکر و عومەریشم بکوشتای هەرەوەندەم بەسەرە هات ئەوانە ئینسان پێی کافرە بێ. ئەمە هەمووی لەو کتێبانە باس کراوە. یان ئەگەر یەکێک بە یەکێکی تری وتی ئەرێ کابرا کورە تۆ جوولەکە مەسیحی ئەمیش جوابی دایوتی بەڵێ ئیقرارێکە لەسەرەوەی کە خۆی بە یەهودی و مەسیحی ناساندووە لەبەرەوە ئەویش پێی کافرە بێ. لەبەرەوە ئەبێ ئاگدار بێ لەوە چونکە مجرد بەو قەولانە هەروەکو ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ بە نەقلی کردووە یان ڕافعی هەندێکی لەسەری بێدەنگ بۆ هەندێکی تری باس کردوتەوە. یان ئەگەر هاتوو یەکێک وتی بابە وەڵا لای ئەو کافر و جوولەکانە بین باشترە وەک لایە موسڵمانانە ئەو کافر و جوولەکانە باشترن لە موسڵمانان ئەم کەلیمەی باشترن هەندێک عولەماڵن مجرد بەو شێوە گشتی هەر ئینسان پێی کافرە بێ. ئیمامی ڕافعی فەرمێن نا ئەبێ لێ بپرسین بڵین لە چیا باشن چکە لەوانەیە بڵێ لە حقوقدانا باشن لە پارەدانا باشن لە مافیا مرۆڤ بۆ نمونەکە لەم سەردەمەی ئێستا ئێمەیا کرێ. لەبەرەوە ئەوانە ئینسانە بێ ئاگدار بێ بزانێ ئەو لەفظە صریح الدلالەیە یان محتمل الدلالەیە. هەروەها ئەگەر هاتوو کابرایەک ئەمە خۆی عادەتەن عولەما بۆچی اختلافاتیان لەسەر ئەوەیە ئەوانەی کە صريح الدلالة اختلاف اللي نوان زانایانە لەسەری نییە. يعني بۆ نمونە دائما هەموویان ئەڵێن ئەگەر سوژدەی بر بۆ سەنەمێک ئەگەر قورئانی فرێدایە ناو نەجاسەتەوە ئەگەر هاتوو زەناری بەست ئەو قایشەپانەکەی قەشەئی بەستی ئەمیش بە ناوەڕاستیەوە بەستی یان شەب قەڕەشەکەی جوولەکەی بەست تەمەنەوە لە قەدیم و هەر ئەو شتانە هەردووچی لەسەرە قوبعەی جوولەکە یان زەنار قایشەپانەکەی قەشەی بەست یان جلوبەرجی مەسیحەکانی لەبەر کردبوو لەگەڵیانە ڕۆی بۆ کەنیسە و لەو شەعائیر و شتانەیە کە ئێڵێن و ئەیکەنەوە ئەویش لەگەڵیانە ڕۆیشت و کردیەوە ئەوانە هەمووی پێی کافرە بێت چونکە اختلافێک لەسەر لە نێوانی عولەمایە لەسەر ئەو شتانە نییە. بەڵام اختلافی عولەما دائیمەن لەسەر